ئەمە ناڵە و هاواری یەکێک لە کەسوکاری قوربانیانی کارەساتە دڵتەزێنەکەی دەڤەری ڕاپەڕینە کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە 7 کەس بوونە قوربانی و 6 تریش بریندار بوون. ئەم هاوڵاتیە لە ڕووداوەکەدا دایکی و براژنی و 2 برازای لەدەستداوە. ئەمە یەکەم جار نییە دیدار و شەقامەکانی ئەو قەزایە بە لافتەی ڕەش مەرگی ئازیزان و هاوشاریانی تێدا بڵاو بکرێتەوە. دوێنێ ڕۆژی جمعە خانەواتەکەم بەسی گەشت و گوزار ڕوویان لەبەری مەرگە کرد بوو. خۆشمان هەر خەڵکی و ناوچەیان بەڵام بەداخەوە تووشی ڕووداوێکی دڵتەزێن هاتن و لە ڕووداوەدا 5 کەسی لە خانەوادەکەی من کۆسی دوایان کردووە. وەڵڵا هۆکارێکی خەم تەسخیر ڕێگاکەی و زۆری قەرەباڵێکی زۆر لەسەر ئەو ڕێگایە. لانی پەیوەنددارەکان دەکەم ڕۆژی بەتایبەتی گەشت و گوزار و بۆنەکان هەموو ئامادە باشی بکەن چۆن لە وڵاتان کە دەیبینین هەل لە تەندروستیەوە هەل لە ئاگرکوژێنەوە هەل لە هاتوچۆوە هەمووی لە ئامادە باشیدا لە سنوورانە بەڵام بەداخەوە لە ئێمە خێزانەش وەکو هەزاران خێزانی تری سنوورەکە لە وەرزی بەهار و گەشتکردن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوویان لە دەربەندی ڕانیە کرد بەڵام مەرگ ڕێگەی نەدا خۆشەکەیان لە کاتی خۆی بکۆتا بێت. لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە لە ڕێگەی تووشی ڕووداوی هاتوچۆ بوون. هۆکاری ئەم ماڵ ئەوەیش باوتەی هاوڵاتیانی سنوورەکە بەهۆی خراپی ڕێگاکەوە بوو کە بە ڕێگەی مەرگ ناسراوە. ساڵانە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی دەبنا قوربانی خراپی ڕێگاوبانەکەی. زۆری بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەت و دام و دەستگاکان نەیانتوانی وەکو پێویست ئەو هەموو ئۆتۆمبیلەی کە هەیە بتوانن ڕێکی بخەن و پاشان ئەو ڕێگاوبانانەی کە هەیە کە دەبینین بەڕاستی منتیقەی دەڤەری ڕاپەڕین بۆتە منتیقەی مەرگ. یانی ئەگە خەڵک باز لە ڕێگا دەکات دەڵێ ئەمە دەچین بۆکو بچین بۆ مەیدانی شەڕ و مەیدانی جەبهە. بۆیە ئەو کارەساتانش لەو حاڵەتاندا ڕوودەدات. حاڵەتێکی ئەوەیە کە بەڕاستی حکوومەت نەیتوانیەوە تیمی فریاگوزاری دابین کات لەو شوێنە گەشتیاریانەی کە هەیە. ئێوارەی دوێنێ هەینی 19 نیسان 2 خێزان دوای گەڕانەوەیان لە گەشت و سەیران ئۆتۆمبیلەکانیان لە نزیک گوندی سەرسیان لە دەربەندی ڕانیا پێکدا دەدەن. لە ئەنجامدا 13 کەس دەبنە قوربانی کە 5 کەس لە خێزانێکیان گیان لە دەست دەدەن و لە خێزانەکەی تریش 2 کەس گیان لە دەست دەدەن و 6 کەسی تریش بریندار دەبن. ڕێنازەر سەلان، کەناڵی ئەسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.